ئێرە گەڕەکی ئازادی لە نێو شاری هەولێر ئەم کۆنکریتە 3 مەترونیوە لە ناوەڕاستی شەقامەکە بەجێ هێڵدراوە و هەروەها شۆفێران ینی گلەی ئەویان هەیە کە خۆیان دەچێشن بەم کۆنکریتەوە ئەگەر ئەمە پاک بکرێتەوە یاخود هەڵبگیرێ ئەوە هاتوچۆکردن ینی ئاسانتر دەبێت. ئەمە ینی هەر وەک لەو دیمەنە دەیبینن ئەمە پاژماوەی یەکێک لە ئۆتۆمبیلەکانە کە خۆی کێشاوە بەم کۆنکریتە بەم سەبەیە و شۆفێران بە شێوەیەکی گشتی ینی لە تۆڕی کۆمەڵایەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە ڤیدیۆ ئەم شوێنە بڵاو کراوەتەوە ینی باز لەو دەکرێت کە تەنها لە یەک شەو 3 ئۆتۆمبیل خۆی کێشاوە بەم کۆنکریتە. ئەمە ئەگەر ڕاست بڕۆ یاخود با بڵێن ڕاست ئەم شەقامە دەکەوێتەوە سەر شەقامی 6 مەتری و هەروەها لەم بەرەوە دەڕوا بۆ شەقامی 100 مەتری ئەم شوێنەی کە منی لێوەستاوم گەڕەکی ئازادیە بە دیاریکراوی و ئەم کۆنکریتە کەوتۆتە ناوەڕاستی شەقامەکە کە درێژیەکەی 3 مەتر و نیو دەبێت و شۆفێران باز لۆ دەکەن کە بەڕاستی بۆتە کێشە و داوا دەکەن کە لا بدرێت و ئەم گەنجە ینی لەسەر ئەرچی خۆی هاتووە 2 فسفۆری داناوە بۆ ئەوەی کە تووشی شۆفێران تووشی کێشە نەبن. شەوانە لێرە ڕوودا و ڕوودەداتن وڵی بە زۆری جوهان ڕوودا ئەو شوێنانە زۆربەی هەرە زۆری داخلایە گلۆ پشت نییە لەبەرەوەی زۆر تاریکەیانە ڕۆژانە خەڵک خۆلێ لەسەر ئەرچ خۆ دەوانەتی ناوە من زمینە قوڵینەکە بەخۆش سیارەم نییە ینی داوا لە لایەنی پەیوەنددارەکەم هیلاتش ئەو شوێنەکە ڕاستی